بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارەشیان هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست خۆشەویستانم ئەم جاریان هاتوینەوە بۆ دەڤەری شارە زوور بۆ گوندی ناوگردان تەمان گوندی ناوگردان ماشەڵڵا گوندێکی خۆشە لە دەشتی شارە زوور لە ناوەڕاستی دەشتی شارە زوور هەڵکەوتووە گوندێکە دەوروبەری هەمووی سەوزاییە ماشەڵڵا واتە لە چلەی هاوینە وەک دەبینن سەوزەکاتەوە تەمەناوەکن کە ئیشاءڵڵا بەرنامەی ئەم جارەمان لە ناوگردان بە شێوەیەک بێکە دڵی ئێوە خۆش بکە خۆشەویستانم ناوگردان وەکو وتم نزیک شارۆچکەی سەی سادقە و سەر بە قەزای سەی سادقیشە و گوندێکیشە کەوتۆتە سەر شارڕێگەی ئەوەی کە پێگوتێ لە نێوان پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە بۆ هیوای ئینشاءڵڵا چێژ لە بەرنامەکە ببینن و هەروەها ئەو چەند کاتێک کە لە بەردەمی بەرنامەکە دائەنیشن لانێکم خۆشحاڵ بن فەرموو با بچین بۆ ناوگردان کاکە سامان سەلام عەلیکم. عەلەیکە سەلام بەخێر بێنە قسە چاومە. سوپاس دەکەم. من بە بۆنی سیر هاتم وەم زانی زراعەتەکە سیرە کەچی پیاز دەرچوو. کاک سامان با بزانم ئەم پیازە لە کێوە چاندووە لە چ مانگێکە؟ پێشەکی بەخێرهاتنتان ئەگەین دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەین. سوپاس دەکەم. ئەم پیازە پیازی تونی پێڵێن لە مانگی یەک هەتا یەکی دوو ئەچێنرێت تا یەکی حەوت و 15 ئاوە دێرێت لە دوای 15 ئاوی لێبڕێت کە وشک بوو هەڵ ئەکنەرێت. یعنی تقریبا 5-6 مانگی دەوێ گەروان. بەڵێ. منم زانیوە ینی لە ماوەی 2 مانگا پێیەکە. لە یەکی یەک بە دواوە هەتا یەکی دویش ئەچێنرێت. تۆڕەشی پێڵێن پیازی تون. یعنی ئەمە سەرەتا تۆڕەش بووە تۆ بووە. بەڵێ تۆی ڕەشە. باشە با بزانم پیازی پیازەکە چەندێکە بێ؟ یعنی ئەمە ئەم پیازە ئاوا دەرەچێ ئەوە گەورەتریشی تایە بڵێن بەڵێ گەورەتریشی تایە گەورەیشە بێت بەس ئەمە فیچقە نییە؟ بەڵێ یعنی ئەمە بەکاری هێننەوە جارێکی ئەو بۆ تەڕە پیاز بەکارێت و بۆ تەڕە پیاز یعنی ئەمە بێ بە تەڕە پیاز. بەڵێ ئەمەیان ئەوەی گەورە بێت جیاکرێت و بۆ چێشتی ماڵانە بێت تونەمە. بەڵێ پیازی تونە. یعنی ئەندازەیەکی زۆری جوازەم وشکە تقریبا زۆر خراپ نییە بەس وەکو شیرینەکە نییە بڵێن سەری گەورە بێ و ئاودار بێت. باشە تۆ کاک سامان ئەم ئەرزە هەر هەمووی بەم پیازە داچێنی یا جۆرەکانی جۆرە جیاواز؟ بەڵێ بڵێن هەر ساڵێ بڵێن بەینێ داچێنرێ ئیمساڵ بە پیاز دامانچێناوە. مە بەس پیاز یەک جۆریدا هینەکەی هەرم پیازە تونە هەرە پیازە تونەیە بەستر پیاز نەوەی زۆرە شیرینی هەیە بڵێن پیازی ئەو ڕەنگا بڵێن مۆرەکەی هەیە سپیەیە هەر شیرینە بەس ئەمە هەر ئەم تونەیە و سپیشە. باشە ینی ماوەی ئەم هەموو مانگا ئەبێ ینی بەبەردەوامی ئاوی دەی؟ لە یەکی تقریبا لە مانگی 5 ئاوی ئەدرێت تا 15 چەندێکی پێویستە هەتاکو ئاوی لێ ببڕی تا وشکە بێتەوە بە کاتی هەڵکەندنی؟ تقریبا لە 15 ڕۆژ تا 20 ڕۆژێکی پێویستە کە ئاوی لێ بڕی ئەو ساڵی کەنی. باشە هەڵکەندنیشی بە پێی پێداویستی ڕۆژانەیە یاخود ئەوەنێ بۆتان بکری هەڵیەکەنن.
مثلا بۆ نمونە ئەمڕۆ با بڵێن 100 کیلۆ سەرفە بێ 150 کیلۆ سەرفە بێ ئەوە هەڵەکەن ئەتوانی بڵێن ئەتوانی بە یەکجاری هەڵی کەنیت و نقلی سلێمانیکەی نقلی شوێنەکانی تریکەی بەس وەک وێرە زۆر لێرە سەرف نابێت لە سیساقا بڵێن بمەوێ هەمووی بە یەک ڕۆژ هەڵکەنیت و سەرفیگەی سەرف نابێت. بابزانین ئەم دەشتی ئێوە ئەم بەدابەتی ئەم ئەرزانەی ناوگردان و ئەوانە بۆ پیاز چۆنە؟ چاکە هەر منتیقەکە هەمی بۆ پیاز بۆم پیازەتونە بە تایبەتی دەرەجەیەکە چاک باشە ئەمە ناتوانین بەس ئەگەر نەخۆشی نەبێ لە ئینسا ئیمساڵی ڕابردوو بەوەی بارانزۆری و نەخۆشی هەبووە وەک ساڵانی ڕابردوو دەرنەچووە. ئەی نەخۆشی پیاز چییە؟ کەڕوو لێدا حەشەرە لێدا بڵێن زیاترە و کەڕووە سەکتەی لێدات بەڵێ لە بارانی زۆرە لێدا دەرگادی بارانی زۆر بێ لە بارە لێدا ویستم بڵم لەگەڵ پیازە ناکرێت پەتاتە شتێککە بچێنی ئەنی هەر پیاز نەبێ ئەتوانی بەس تۆ عەرزەکەی سالەوە ژێر بەشی پیازکە بڵێن بەشی پەتاتە و کۆمەڵە شتی تریژ نەکات باشە یا هەر یەکێ شتێکەکە ئیسایە بۆ نمونە یەکێ پەتاتەیەەکە یەکێ پیازەکە یەکێ تەماتەیەکە ئاوای باشە کاک سامان شت ئەگەر زۆر ئازێتی شت بدا یاخود ئازێتیشی زۆر لەگەڵا ببینی ئەگەر لە ساخکردنەوەی ڕازی بووی هەر خۆشە بەتاکیت ساخکردنەوەی پیاز بۆ ئێوە چۆنە ینی دڵتان پێ خۆشە وەڵایی خراپ نییە خراپ نییە ساڵانی ڕابردوو ژەر چاک بوو هەر چۆنێت بڵێن بازاڕەکەشی سەریع بێ هەر چۆنێ پارێش کەمترگا خۆشترە بەس بڵێن ئەگەر بازاڕەکەی خاو بێ و پارێژ نەگا ئەوە ناخۆشتر باش ئێستا تۆ لەم ئەرزە ئەم دوو جۆر پیازە هەڵەگریتەوە بەڵێ ئەمان هەڵەگرنەوە بۆ جارێککە بیچێت ئەوە تقریبانیتر لە مانگی نووە خەڵکی ئەیکڕێ بایکە بۆ تەڕە پیازدایە چێنێ بۆ سان ئەوژیان بۆ چێشتە بۆ ماڵا دەخوای گەورە بەرەکردداری سپاسەکەم بەخێرمێنەوە سەر چاوی گەورە ڕچکە حەڵاتان سپاسانەتی ئێوە لەم گەرمای تەشتی شارە زورە و ینی بەم چلێ هاوینە بەڕاستی ئیشاءڵڵا کاسپەکەتان کاسپێکی حەڵاڵە سپاسانەکەی خی گەورە بەرەکەتی تێبخە ئەم پاوی حاڵاڵش بیرمان نەچێگە کەمیش بێ خۆشە. تابان کوردەواری زۆرەڵە کای کۆن بەبا مەکە یعنی مەوزوعێک کە تێپەڕیوە کاتی نەماوە بەسەر چووە جاریش کە مەهێنەرەوە پێشەوە جا بە تایبەتی کا تەمانم کایە کایەکی تازەیە بۆیە من بەبایەکەم باشە خۆگەر کایەکە کۆن بێت تەمان کاکە کۆن بووە ڕزێ بۆنێکی زۆر ناخۆشی هەیە ئیتر کە بەبایەکەی بۆنەکەشی بڵاو بێتەوە واتە قسەی خراپیش یاخود هەندێک بابەت هەیە کە خۆیان کۆتاییان هاتووە لێگەڕێبا بمرێ لێگەڕێبا بچێتە چاڵەوە پێویست ناکات جارێککە بیهێنیت و بەبایکەی. کاکعادل سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسەلام بەخێر بێنێ خۆ. سوپاس دەکەم سەلامەت بەخێر بێنێ خۆ سەر و سەر چاوە. خی گەورە فرسەتت بە ئینشاڵڵا بەم گەرمایی هاوینە و لە دەشی شارە زورە شوانی ناخۆش نییە؟ وەڵڵاهی ناخۆشیش بێت چار نییە من وەکو خۆم مرتاحم بە ئیشەکەی خۆ. الحەمدولله الحەمدولله جاران گوت شوان بە دەوڵەت بی وای وەکو وابوو سوکە دەوڵەتێکی هەبێت وای خی گەورە مەحفوظتان کایە خۆبانەوە ئاژەڵداری لەم دەشتی شارە زوریان ناڕەحەتی چییە ینی ناڕەحەتە؟ وەڵڵاهی ئاژەڵداری لەم سنووری ئێمە بە حکمی و منتیقەیەکی کشت و کاڵیە هاوینەکەی باشە بەڵام لە زستانە لەسەر شانی خۆمان بەخێوێکەین تێچوویەکی زۆری هەیە. ڕاستە ئێستا هاوین بە زۆری چێ دەنێ؟ وەڵڵاهی هاوین هیچی لە ماڵا ناێنێ هیچی نایێن بەس ئاوەکە لە ماڵا. ئێستا تۆ هێناوتە پەرێزێکەوە بەڵێ بەس خەریکی خواردنی قەرسەڵە بە قەرسەڵ ئیداراکە ئیدارەکە بم پوشە بەڵام زۆر کا زەرعات و شتیش بەرەڵا بێت حیوانی تیەکەین تەڕی هەیە ئینجا ئەم منتیقەیەکی باشە بۆ لەوەڕ باشە وەتە زستانان ئێمە حاڵمان خراپە حاڵمان خراپە یەکەم ئەرز نیەت دوو هەمین لەسەر شانی خۆمان بەخێوەکەین تێچۆکەی زۆرە باشە خۆ هەر زستان نییە بەهاریش تۆ هەتا خەلا ئەدورێتەوە هەتا گەنم و جۆ ئەدورێتەوە قوربانێکی زۆری پێچێ لە مانگی یانزەوە تاوەکو یەکی پێنج و تا شەشیش ئێمە لەسەر شانی خۆمان بەخێ زۆرە تێچۆکەی زۆر زستانیە بەهارەکەشی لەگەڵا ئەڕاتۆ ینی نزیکی هاوین ئێوەتوانن ئارەوەڵڵا ئەخر منتیقەکەمان کشت و کاڵیە کشت و کاڵی ڕاست شاخشتمان نییە لە وەرگەمان نییە ڕاستە تۆ ناتوانانی حیوانەکان بەری بۆ شوێنێکی تر نەبەخوا ناتوانم نەوەڵا ئەو من نەکردووە و ئینجا ئەوەش بەخوا قورسە بۆ بە تەنیا نەفەر ناکرێ من وەکو خۆم تەنیا. کاگادل ئێستا کە سێرەکەم
بە زۆری با بڵێن مەڕ پێەیە حاصل نازانم خوازن سەرسەرە بزنیشی تایە بەڵێ ئەم گەرمای ئێرە بۆ مەڕ زۆر نییە زۆر خراپ نییە کێشەی نییە پێشی نییە ناوە مەڕی کوردی ینی مەڕی کوردیەوە ڕاگرنیا وەڵی من وەکو خۆم ئەم حیوانانە تێکەڵە هەموو نەوەکانی تایە باش بەڵام من وەکو خۆم حەزم زیاتر بە ئێرانیە بەخێویکە ئێرانی ئێرانی ئەراوەڵا بۆ بەهێسترە واللهی ئێرانی شیری بەقوترە بەرخەکەی وەزنی زیاترە لە کێشا زیاتر دەرەچێت باش ئێستا تۆ لە تەلبەندێکە لەنا ئەم پەرێزە حیوانەکانت بەرەڵا کردووە چۆنە بێ بەزەگەر ئێرە نەبێ دامێ بۆ کوێ وڵا ئێرە نەبێ ئاوا ئەڕۆم تا ئەو دارانە سنووری خۆتان تا مڵکی ناوگردانە بەڵێ زۆر کاتە چینۆ سەرەوانە ئەوانیان بەسەرێمە ئەم دیاتانی دەورۆمانەوە بێ ڕشکەیە ئەوە دۆڵاشە ئەو دیمان مەسەکانە ئاوای حاجی قارگامێشتەپە هەر کەم و کورتێک بەسەریەکە ئەڕۆ هەمانە بەسەریەکە ناوەڵام مشکلەمانە بۆ لە خوا بەس الحەمدولله الحەمدولله بە سیفەتی ئەوەی کە ئێرە گەرمە بەڵێ مەڕکەی بەرانەگرێ مەڕ لە مانگی پێنجۆیەتە بەران تاوەکو پاییز هەلی یەتۆ بەرانوین بەس مانگی پێنج ئەگەر ئەو مەڕەبەری بکەوێ و خزمەتی بووێت لە مانگی 4 و 5 بەران 15 یەکی 5 ئەو ناوەیەتە بەران ئەی بۆ زانەکەی کێزێ زینەکەی ئەکەوێتە مانگی 9 لە مانگی 9 زین دەست پێەکە تاوەکو مانگی جاروایە ڕاتە مانگی 4 چونکە مەڕ بە یەکۆ نازێت ڕاستە بەس هەیە بەرخی کۆرپەیە دوا ئەکەوێ هەیە خۆی هەر تەمەڵە دوا ئەکەوێت ئاوا کاتێکی خراپ نییە و کاتی مانجینۆ دەیە ناخۆی باشترین کات مانگی 9 دەیە ڕاست باشترین کاتە و کاتەیە مەڕبزی بۆی تاگاتۆ زستان تۆزە هەراشیش بێ بەڵێتر ئەو بەرخە کە مانگی 9 ئەزیە بۆ 22 پێگەیت یەکی سێ ئەو ناوە پێگەیت دەخوای گەورە مەحفوظتان کە ئیشاڵڵا قوربانە بەخێر بێنێ خوا سەر و سەر چاومە ئازێتمان نای و لە کات ئازێت نییە لە خزمەتتانە بەخێر بێنێ سەر ئەو چاوانم بەڕێزی قوربانی تۆم لەگەڵ توە با بڵێن ئاژەڵەکان هەموو پارێزرا و قوربانە بەڕێزی گەورە بەست حاڵات بەخێر بێنێ خۆ سەلامەت چاومە سپاسای گەورەی قوربانە السلام عليكم شلونن؟ دەنگ و باستان ئادێ با بزانم مان پێ تۆ ناو چییە؟ هێنەر تۆ لە مەکتەبی؟ لە پۆلی چەندی؟ دەچوون بۆ شوار ئافرین ئەی تۆ ناو چییە؟ ڕێدین ڕێدین تۆ تۆش لە مەکتەبی؟ پۆلی چەندی؟ دەچوون بۆ 5 باشە ئەی تۆ با بزانم ناوت چییە؟ ڕایەڵ ڕهێڵ؟ ڕهێڵە زۆر باشە چێ تۆی ناوە؟ دایک و باوکم ئافرین بۆ تۆ ناوەکەت پێ خۆشە؟ ئافرین بۆ تۆ ڕێڵ تۆ چوویتە مەکتەب؟ تۆ بچووکی یاشتا نەچوویت؟ باشە ئەی با بزانم ئەم کچە جوانە ناوی چییە؟ مینە مینە؟ باشە ئەی تۆ چێ ناوی نایت؟ دایک و باوک باشە میناجان تۆ پێم بڵێ بووە سوور بوویتەوە گەرماتە؟ گەرماتە؟ ئافرین بۆ تۆ ئەی تۆ ناو چێ با بزانم؟ کاک محەممەد چۆنیت؟ باشی کاک محەممەد با ئەوانش بپرسم بزانم ناویان چیە دواییەمەوە بۆ لای تۆ باشە؟ باش با بزانم تۆ ناو چییە؟ ئەنەس باشە ئەنەس ناوەکە و خۆشە؟ بەدڵتە؟ زۆر باشە ئەنەس تۆ یاریەکەیت؟ چ جۆرە یاریەکەکەیت؟ وەڵا دووگۆڵی و ئەو شتانە تۆ ئازایت لە دووگۆڵیا ئەی لە ڕاکردنە زۆر ئازای باشە با بزانم ئەممان پیاوە ناوی چییە؟ باران؟ ئافرین باران نەچوویتە مەکتەب؟ ئەی بەتەمانی بچیت؟ هەر ناچی؟ حەزت لێ نییە؟ مەکتەب زۆر خۆشە ڕۆیت 3 ساڵی ترە ڕۆیت باش؟ ئافرین ئێ با بزانم تۆ ناو چییە؟ هەتوان؟ ئادێ وەرە پێشەوە هەتوان هەر لەوێ هەر لەوێ لەوێ هەتوان تۆ پێم بڵێ ڕاست پێم بڵێ کوڕێکی عەجوولی یا کوڕێکی فەقیری؟ عەجوول
حەزت لە چییە تۆ حەزت لە چی یاریەکە؟ ئەڵا کەلایەن دوو گۆڵی دوا بە دوا بە دوا چییە؟ کەلایەن کەمە لێدا لێدا نا گێژنی و زۆر زیرەکە و زیرەکە نا تۆ سەیریکە هەتوان کوڕێکی زۆر عاقڵە زۆر مؤدەبە شەڕیش ناکە وایە؟ شەڕەکەیت؟ من وێستم تۆ وازی لە بێنە باش هەتوان هیچمان بۆ ناڵێ هەتوان چی؟ شیعرێک گۆرانیەک گۆرانی ناڵم بەس قورئانە ئافرین قورئانەڵێ ئادی قورئانە بۆ بڵێ باش دوایی پەلەمەکە باشە تۆ جارە لەوێ بە کاکە محەممەد چۆنی محەممەد تۆ شتێکمان بۆ بڵێ باشە چی؟ نازانم سوورەتێک قورئانمان بۆ بڵێ سرودێکمان بۆ بڵێ چیمان بۆ بڵێ بسم الله الرحمن الرحيم وقال فرعون ذروني أقتل موسى وليدعو ربه إني أخاف أن يبدلنهم أو أن لخلف الأرض الفساد وقال موسى وإني أصبر ربي وربكم إن متبكر الله بيوم الحساب باشە گوێ لە قورئان نەگریتەوە؟ باشە چ هینەکەت پێ خۆشە چ دەنجی چ قاری خۆشە؟ سورەت؟ نا قاری ئەکان ئاوی کە قورئانە خوێنن دەنجی کامیان خۆشە؟ نازانی زۆر باشە دەست خۆش تۆ دەرسە خوێنیت لای مامۆستا؟ ئافرین تۆ ئینشاڵڵا بێ بە قورئان خوێنیشی زۆر باشە بەس زۆر هەوڵ بە باشە ئافرین بە تۆ کاک عەلی تۆ پێم خۆشە بزانم باغداریەکەی یاخود زراعەتەکەی زۆر باش بە ناوی خی گەورە بەخێر بێن سەرار دوو شاماتن ئێمە وەکو جوتیارانی گوندی ناوگوردان هەم کشت و کاڵەکەین فەلاعەت هەم باغداریشەکەی زیاتر لە 40 بۆ 50 جوتیارمانەیە کە خەریکی باخە باش وەکو هەنار و قەیسی و قۆخ و هەنجیر و هەڵوژە و هەمووی هەیە ماشاءالله بەڵام ئەوەی کە زۆر گرنگی و باخی پێدرێ باخی هەنارەوە هەنار چۆنە ئێرە هەنار ئەیبینە کە شۆواکەی گونجاوە هەم ئینتاجیشی باشە ئەو گەرمایە تەسیری نییە لەسەرەوەی لایەکی بسووتێنە یا شتێک بەڵە تەسیری هەیە لایەکی ئەسووتێنێ بەڵام ئەوەی کە لە بەشی ژێرەوەی هەنار بنپەلەکان لە بنپەلەکانە هەنارێکی چاک و هەنارێکی بێعیب باشە هەنار ئەبینم دایمە ژێرەوەی ئەم هەرێز و کاڕوش و نازانشتانەی هەیە هەرە بێ هەی بێ خۆتان لای نابن یا بۆ هین بۆ زیاتر وەکو هەناسە و وەکو نیژێرەوەی تەڕەش و شتێکی هەیە بۆ خۆی ئاوا بمێنێت بە پێی جوتیارەکە کەوتووە جوتیارە هەیە پێی خۆش نییە هەیبێت دەرمانی ئەکا بژاری ئەکا تیای نییە هەشە ئاسایە بەلایەوە بژارەکەی تایە هەم بۆ تەڕی چاکە هەم بۆ هەنارەکە شێ هەبێ هەنارەکەی ئاودارتر و جوانترە بێت باشە کاک عەلی ئەی بۆ تەڕوتولە یا تەڕەکاڵ ئێرە بۆچی باشە تەماتەیە خەیارە چوزام ئالم بابەتان جوتیاری گوندی ئێمە لێرە گەنم و جۆ لەگەڵ نۆک لەگەڵ تەڕەپیازە ئاکات هەروەها تەماتە و خەیار و شووتی و کاڵک و پەتاتە و پیاز و ئەمانەکەن لەگەڵ بامی و باینجانە لەگەڵ بامی باینجانە سپاس بۆ خۆی گەورە بەڵام ئەوەی کە زۆر گرنگی پێدرێت لە دوای گەنم لە گوندەکەی ئێمە تەماتە و خەیار و بامێ و کاڵک و شووتی باشە بیست باڵەن لەبەرەوەی ئێرە تۆزە گەرمە ینی زیاد گەرمە واتە شووتی تووشە ڕقا بەڕق وڵای ئەوە پەیوەندی بە ساڵەوە پەیوەندی بە کەش و هەوایە جاری وایە سارد و گەرمەکەوێت ئەو فەسڵە یاخود ئەو ساڵە بڵێن لە بەهارە کە سارد و گەرم کەش و هەواکە تووشی ڕقەیە بێنە بە شێوەیەکی عام سپاس بۆخوا 34 ساڵی شەشوتی لێرە ئینتاجی چاکە و ئیسفادەشی لێکە دەجووتی تۆ بە خۆ چی کردووە من بۆ خۆم ئەم ساڵ تەماتەم کردووە بامێم کردووە
و خەیار و شووتی و کاڵێکی دێمیشم کردو دەیخوای گەورە سەلامەتان کاوبارەکە دار بێ ئینشاڵڵا ئیش و کار ئامی یارەبی سپاس. کاحسێن جان سەلام عەلەیکوم. عليك السلام ورحمة الله. چۆنی شکر باشی لەسایق بەرزیت باشە لەسایق الحەمدولله. بەخێر بێنی ئەخوات. کاحسێن بابز لە سەرەتاوە بپرسم بزانم لەم ناوگردانە تۆ لەدایک بووی. بەڵێ باشە کەواتە شتت بەبیر دێ. بەڵێ باشە تۆ بیستوتە ینی مێژووی گوندەکەتان ئەگەڕێتەوە بۆ کەی چەند ساڵە دروست کراوە شتێک دیارە دیارە ئێمە لە 1935 هاتین تێرە لە 35ەوە بەڵێ واتە دیەکە زۆر کۆ نیە لەوانێت دەوری 90 ساڵێک ها لە ئەو دەورایی باشە وای. باشە کەحسێن کە هاتوون توزانم بنە ماڵە هاتوون تەنیا ماڵە هاتوون چۆن ئێرە ئاودان کراوەتەوە خۆی کە هاتوون ئەمان لە مەسەکانی ساڵحی فەیزەیە لێوێ دانیشتون کە لێوێ دانیشتون ئەم جادە هاتووە جادەی هەڵەبجە کەم جادە دروست کراوە هەموو دێنەی وێرا بێتە سەر جادە چون ینی مەبەتە جادەی کۆن و پردی کۆنە پردی کۆن سەدی دەربەنی خان دروست نەکرا بۆ کاتی خۆی ئەم جادە لێرە ڕێشتۆ بۆ هەڵەبجە بۆ هاتوون باوکم و چەند جەماعەتێکی خەڵکی ئاوایی مەسەکان بڵێن هاتوونە تەیراوتیان بۆ نێنە سەر ئەم جادە لێرە باشترە کەواتە ئێوە ئەسڵتان مەسەکانیە ئێمە ئەسڵان مەسەکانی ساڵحی فەیزەیە ئەنجا لێوە هاتوو 6 ماڵ هاتوون ماوەکانی سوبا پێ بڵێم حاجی ساڵح باوکی منە حاجی مەلا حەسەن حاجە و کەریمیە قاغر ئەحمەی محەمەد حاجی ڕەزا خەلفی فەرەج مەجی سەعا باش زۆر جانی 6 حوتێک و هاتوون لێرە ئیتر دوای ئەوە وردە و دە خەڵکی مەسەکان دوای ئەوە یەک بە دوایەکە هاتوو بۆ خۆشتان لێرە ئیتر ماڵ عادەتە زیای کردووە ئەوێ هاتوو زیای تەبعاان کوڕژنی هێنا و کەس شووی کردەوە تر ماڵ وەردەوە دێ زیای کردو باشێتریش ئەوەی کە قەوم بێت هەرکو هاتوو لێرە جێریشیر بووە لە گەرگانەوەیرە ڕاستە زۆر باشە ئەی وەکو عشیرەت سەر بچە ئێمە شاترین شاتر ینی جافن باشە ئەو بنەماڵانە کە هاتوون لێرە زیاتر بە چی و سەرقاڵبوون ینی ئیشی سەرچیان چی بووە فەلاحەت مەبەستمان هەر گەن و جوۆیە فەلاحەت گەنمانەکرد جوایانەکرد تووتنیانەکرد پەومیانەکرد بامیانەکرد تەماتەیانەکرد اینجا نۆکیانەکرد کەتانیانەکرد ماوەیەک لۆکە و کەپتان و لۆکیانەکرد اینجا دوایەوە گوڵە بەڕۆژانەکرد مەرەزیانەکرد هەموو شتێکیانەکرد زۆر باشە بابزانێ ئەی ئێستا خەڵکی ئێستا گوندەکە حاڵی چۆنە لەگەڵ زرعاتە لەگەڵ ئاژەڵداریە چوزان لەگەڵ باغداریە پەکیان جاران من ئەو ببرسم تخوا خەڵکی ئێستا بووە بێورە پێتەڵێ جاران من لە فکرم تێ باوکم هەڵی ئەستا بزانە سعات چەنە بە منێ و سعاتم بێ و هەموو کە ساعتی پێ نەبوو بزان سعات چەنە بزان نوێژ بووە سعاتێ بە لە نوێژ منیا لە سات هەڵە ئەسان سۆبایانداکەسان ناوچیان نەخوارد و هەتیە چوو بۆ ئیشی خۆی لە دوای نوێژات چوو بۆ ئیشی خۆی ئیسا نیوەڕێ کە زانی بانی نەخواردو باش کاسێن تۆ بابزانم تۆ لێرە بە خۆت ئیشەکە کردووە من فەلاحەتی کرد بەڵێ ئەوەی کە پێگوتە زرعات و تەڕەکاڵ و ئەلماوەتان مەرەزەم کردووە تووتنم کردووە لۆکەم کردووە گڵۆ بە ڕۆژم کردووە اینجا لە وشکەدانە کەتان و گەنم و جۆوەمان هەمووی بە مەکینەیەم کرد خۆم سایق باش کەتانیش هەرێک چێتە چوارچەوەی کەتان ئەوسا بەداسە دوراوە قەباخێکی قەباقەش حەودنکەوێ اینجا بۆ ڕۆن بەکار ئەمەل سەر ڕاستە کاسێن بابزانانی ژیانی ئەو کاتە خۆشتر بووە ئێستا وەڵای ژیانی ئەو کاتە زۆر قرس و بەڵام زۆر خۆش زۆر خۆش تو ێستا بەخۆ لە شار دانیشیان لە لادێ وەڵا لە ناوگەدادا دەم بە هەبوو پایتەختی عێراق ئەوە پێم خۆش ڕاستە بەڵام ئێوە خۆ زۆر نزیکە شاریشە قسە خۆمان شارە هەبوو چارێکە کە جادەمان هەیە و کارەبامان هەیە و ئاومان هەیە و مزگەوت و مەکتەبمان هەیە و هیچ نوقسانیەکمانە کارەبای ڕێسی و کاربای مۆلیدەمان هەیە و هەموو ماڵی باشە بۆ بێرە لە ناوگردان گردی ئەمە جارێمە لە پاڵ گردێک ئەمە پێڵێن دەوری سێگردا پیاوتە سێگردان کە ئەوان هاتن تیان با نایی بگۆڕی میکەمە ناوگردان ینی لە ئەسڵان سێگردان بۆ ئەمە گردەکە ئەوە گردەکە تەپۆڵکێتر لەولایە بە سێگردان
وەختی خۆی ئەمە هی زووە ئاساری کۆدا ڕاست کاک بەختار جەنابەت ئەنجومەنی وەنیە بەڵێ باشە کاک بەختارجان دەیەکانی دەوروبەرتان چۆکوێیە لە ڕۆژهڵاتۆ مەسەکانە گردەنازیێ خوارۆمان دۆڵاشە سەرۆیشمان گامێشەپێ و ئەو لایشمان بڵێن بێڕەشکەی و سەریشمان ئەوەی حاج خایر بابزانم ئێوە الحەمدولillah گوندێکی بێ مشکلن لەخوا بەزیار لە ناو خۆدا حەمدوسەناوەخوا لە ڕووی سنوور و ئەوەی کە پێڵن نێوان و لەخوا بەزیار ئێمە هەمومان دیەکانی چواردەوریشمان هەر هەمویان قەومی یەکین ئەمە هەمومان قەومیەکە هەمومان جافین و شاتری باشە بڵێ کار بەختار ئەگەر ئێستا خوانە خواستە تۆ مشکلەیەکت هەبێ مشکلەکەی تۆ بێت چی بێ ینی گرفتێکت هەبێ گرفتی مەسەرەن لە ئاوەکانی گرفتێک بێ کە پێویستە تۆکو ئەنجومەن چارەسەریکی چی چارەسەرەکەیت زیاتر مشکلی چیتان هەیە وڵی گرفتەکە بەس ئیتر ئیمڕۆ هینی سەرەتایی وەک ئەم کارە باوچتەیە کارەباکەمان کەمە ئیتر جارێکی چوم عریزەمدا بە دایرەی کارەبا ویستمان بڵێن ئەمەی ناوگردام خرێتە سەر لادیەکان هینیان زۆرە کارەبایان زۆرە بەڵام ئێمە لەسەر شارەکەین لەسەر سێساخین کارەبامان کەمە بڵێ ئەی ژیانی خەڵکەکە بە شێوەیەکی گشتی ئێستا ئەزانی چی هەندێک لادێ هەیە ماشەڵڵا لادێ و بەس ئیشێکی ئۆتۆیتیانە خەڵکەکەی موچە خۆرە یا مەسەلەن بۆ نەشتێک ئەلەمانە بەبزانین ئێوە خەڵک ئیشی لادەیەکەنەوە بڵێ ئەزانی شێسەیە ئەمە خۆی زیاتر وەکو عرزەکانمان لە ڕووی عرز و زەراعەتەوە ئێمە 2200 دۆنم عرزمانی ئەم 2200 دۆن مەعرزە 1150 وشکەدانە یعنی ئەکرێ بە گەنم و جۆ 1050 دۆنمیشیان ئەکرێ بە تەڕەکاڵ بەڵام تەڕەکاڵەکەی ئیسە ژینگەی شارەزوو تۆزێک گەرم بووە وەکو تەماتەوچیت زۆر باش نایەنێ ژینگەی زۆر گەرم بووە شووتی ئەکرێ بامێ ئەکرێ باینجان و ئەمانە ئەکرێ ئیتر لەسەر فەلاحەتی و ئەوسا ئاژەڵداری بەڵامیسە یەک ئاژەڵی تایە بڵێ مامە ساجان سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. مامە ساجان ئێمە هەمیشە ئەوەمان پێخۆشە بزانین جەنابیشت ینی خەڵکی گوندی ناوگردانی و لێرە لەدایک بووی ماسا پەیوەندیانی خوا بەخێر بێن سپاس دەکەین خۆشحاڵین پیرۆزبایی ئەماتنەوە دەستخۆشیە بەنامەتەن بەنامەی ئاوەدانی ئەوە وەسەکەوتنەوە بەخێراتنی کەناڵی ئاسمانی پەیامی شەکەین کە بەدێ گەورە بە دین و بەژینی ئێماکات سپاس دەکەین سەلام ماساگیا من بەڵێ خەڵکی ئەم دێم و کوڕی ئەم دێم و لەم دێ لەدایکم لە ساڵی 1972 باشە مامە ساجان هەموو گوندێک ماشەڵڵا خەلفەتێکی دینداری جوانی هەیە حەزەکەم بزانم ئایا ناوگردانیش الحەمدولillah ئەم خەلفەتە دینداریە هەیە ناوگردان سواز بۆ خوای گەورە مەتوانم بڵێم کە لە ساڵی 1995 ئەم دیاوەدان کراوەتەوە هەر بناغی ئەم دانراوە سیمایەکی دینی گرتوۆتە خۆی چکوانی ئەم دیان ئەوەدان کردوێتەوە حای ساڵح کە کاتە خاڵی بۆکەم حاجی مەلا حەسەن کە برایەوەکە کەسادی دیاری شارەزوو هەر خۆی مەلا بووە واتەوانی کە دیەکان ئەوەدان کردو بە مەلایی هێناویانە و ئەو کەسانی کە دیار بوون لە دەکەن خەڵکی مەلا بوون سواز بەخوای گەورە مامۆستا مەلا عەلی ڕیش مامۆستا مەلا عەبدولقادر ئەمانە سێ مەلای دیاری دیەکە لە دیەکا بوون دیەکان ئەوەدان کردوێتەوە یعنی مەتوان دڵخۆش من بڵێم بەوەی کە ئەلحەمدولillah ئەم دیەمە دیەکە ئەوەندە سیمای دینداری خواناسی گرتووە ئەوەندە لە شتەکانی تری ئەوەنە بە تۆخ نەگرتوێ الحەمدولillah ئەی مامۆستا ئێستا کە سێری مزگەوتەکەکەین ماشەڵڵا مزگەوتێکی زۆر جوانتان هەیە بەس دەزانم ئەی ینی ئاوەدانە بە عیبادەت و بە دینداری ئینشاءڵڵا الحەمدولillah هەرچەنە لە ئێم ئێمە گەورەیە ئەم ئێمە 250 ماڵە ئێستا 72 ماڵی ئەوەنەی کە ئاگام لێوێ لێرێ زۆری لە ناو شارە بەڵام بۆ حەجمەی ئێمە ئێنێرە مزگەوت مسواز و خەخەرە باڵخە و بۆ حەجمە گەورەیش کە ئێستا هەیە ئەم دیانە بە چوادۆری ناوگردانە گوندی بێڕەشکە مەسەکان دۆڵاش ئەم دیانی کە هەر بە چوادۆرمانە ئاوەدانین هەموو جومعەکەیەتە ئێرە بە تایبەتی لە کاتی هاوینەوە کاتانی کاتی ئێشکردن و کاتی فەلاحە زۆر قەرەباخە خەڵکی دەگەر سوپاس بۆ خەڵک و پێویست بە دەمانەوە دڵخۆشین بۆی کە الحەمدولillah زۆرترینشی گەنجە الحەمدولillah ئەی مامۆستا ئەگەر باسی وتاری جومعە بکەین وتاری جومعە زۆر تەئکید لە چیەکرێتەوە ئێمە لە شوێنی چووک ناوگردانە
وتاری هەینی ئەبێت تعبیر بێ لە بەڵێ بەڵێ ژیان و هەروەها لە گوزەرانی خەڵکەکە ئێوە زیاتر باسی چێکن خۆی تەبیعەتی وتار چووکە پێوترێ مۆعیزە ئامۆژگاری تەبیعەتی وایە کە لە تۆ لە دیابی باز لە داوێنپاکی باز لە دەستپاکی باز لە دڵسۆزی باز لە برایەتی باز لە لایەنی کۆمەڵایەتی باز لە ئامۆژەی مزگەوت باز لە میوانداری هەموو ئەمانە بەڕاستی بە حکمی دەبوونی ئەبێ زیاتر تویش لەسەر مەگەی بەڵام سوپاس بەخوای گەورەسا هەموو نێوەک دەیەکی بچووکی لاتۆ تێکەڵاویکردن لەگەڵ شارەوای لیا کردووە بێ بە نەفەسی شاری شەر قسە بکەیت چونکە الحەمدوللا خەڵکی مسەقەفە خەڵکی ڕۆشنی بێرە وەکوتیشم خەڵکێکی زۆریەتە ئێرە نوێژ ئەکا خەڵکی دیەکە نییە وێ لە هەموو ئەو بەعدانەی کە پێویست بێ بۆ کەسێک کە لە مزگەوتەوە ئاداب و ئەخلاق و ڕۆژ فێر ببێ هەموو ئەمانەیە ئێمە لەوەی شادی پێدەین سوپاس بەخوای گەورە کەواتە لە کۆتای باوە بپرسم بزانم چەنێت تۆ دڵخۆشی بەوەی کە بە خۆت لە گوندێکا لەدایک بوویت و ئێستا مامۆستایەکی ئاینی و هەروەها ئامۆژگاری خەڵکەکەیت و ئەندازەیەکی باشی خەڵکەکە بە قسە دەکەن من ئەوەی کە دڵخۆشی کردوم ئەتوانم بڵم ئێمە خۆبەخشی کاکێکی تر مامۆستا محەمەد لەگەڵ هاوکاری ئەو منەکە لەگەڵ منە جومعە ئەکەین ئەوەی دڵخۆشی کردو من لە 29 سی 2004 لێرە جومعەکەم 20 ساڵە منیم بۆ لێرە جومعەکەم و لە شار دانیشم ئەگەر ئینسان دڵخۆش نەبێ بە جومعەکەی دڵخۆش نەبێ بۆ خەڵکەی کە گوێی لێ ئەگرێ بە گوێی ئەکا ناتوانانی بەردەوام بێ 20 ساڵ تەمەنێکە بەڕاستی لەبەرەوە من زۆر دڵخۆشم بۆی کە الحەمدوللا خەڵکی دیەکە لەگەڵ ئێمە کە خەڵکی خۆیانین سپاس بۆ خوا لایەنی دینەکە ئێمەیان خۆش کردو کە زیاتر تەشجیعیان کردین لەسەر جومعەکەمان لەسەر جومعەکردن بەردەوام بێ یەک نمونەی خۆش بۆ گێڕمەوە بۆ تۆ لۆچ پێویست بێ بۆ بەرنامەکە حەزم پرسیاری تۆ بابوو تا شتێکی خۆش لە قسەیەک بۆ ئەوەی وەڵای هەڵبەت من دەرکی ئەوەم نەکردە زۆر باش جارێک هەر بۆ خۆشیێمە ئەگێڕمەوە بۆ بەرنامەکەی تۆ باشە بەڵێ هاتمە مزگەوت و کاتی وتار بوو کە چوومە سەر مینبەر و بە حەمدی خوای گەورە دەستم دەگرت دەست کرد بە خەڵما بۆ وتارەکەم لە ماڵ جێڵاو ئێتە وەڵامیش وەرەقەی کارە بەهات بەدەستمەوە ئێتە خۆم تێک نەدا و تاری خۆمدا دوایی کوڕێکی خاڵمە ناوی ئارێ هاتمە دەوتم ئاری گیانوتی بەڵێ وتم وتارەکە بەدڵ بوو وتی ئاراوەڵا مەلاگیان زۆرم بەدڵ و بەسەم جارە کەم بە عەرەبی قسە دەگەشت سپاس بەخوای گەورە باشە سپاس بەخوای گەورە ئێمەش بەخۆشی بات ئێمەش بەڕاستی دڵخۆشین بە سیمایشی جوانی وەکو جەناب ئینشاڵڵا ڕازێ بێ بەوەی کە لە گوندێکا خزمەتی خەڵکەکە خۆی بکە لەکەم و کوڕشمان بۆ بورن ئەگەر خوانە ڕاستەکەم و کوڕێکمان دەبێت نەوەڵا قوربانجان هەموو شتێت تێر و تەواوە الحەمدوللا خی گەورە موفەقتان کە مامۆستا سەلامەت بنیاخۆ طبعا ما زوق خطر وايا خطر. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. يا أخوة بخير. أرناوي خدمته سركان كاك سركان يا شونيت يا أخوة بخير باشي قربان أري أمي تو شي بيالن أما جابر كرنتو بالي كرنتوي كهربائي بالي باشا أما بساعاتك كم قدوره بس ساعاتي تقريبا 200 دوري تو أجر توانا وبيو يعني أجر شهر الزاوي باشا استعمل كتو أي دوري وينجا ونيا بالي باشا وينجا ئێوە ساڵانە تایبە دەیکەن بالي أما ساڵانە ناکرێ بڵێ وازم 3 ساڵ جارێک تقریبان 3 ساڵ 4 ساڵ جارێ ئەکرێتەوە ئێستا ئەمە ئێمە بەرەو پیریە ڕوا بەرەو لە ناوچوونە ڕوا ئەبێ هەم بکرێتەوە یعنی ئەبێ بیچەڵنەوە دیسان تۆ بیکەنەوە دیسان تۆ بیکەینەوە باش وێنجا کاتێکی دیاریکراوی هەیە کە بیچێنی دانی بەڵێ لە هاوی ناکرێ بەڵام زۆر نەجاحەت نارێ بە بۆنەی گەرما و بە بۆنێەوە حەشەرات زۆرە بەڵام لە کاتی گەرما پاییزی تر سەرپەڵا دوای پەڵا لەگەڵ گەلما ئەکرێ وێنجێ ئەکرێت و یەکەمبەری لەگەڵ گژ و گیا بەهارات یەکەڵ ئیبڕیت و دوایی وێنجەکە یێتە سەر باشە ئێمە ینی ئەوە بڵێن وێنجە بە کەی بیدووریت ئەمیش حاڵەتێکی هەیە کە کامڵ ببێ و کاتی دوورینی بێ لەو کاتاکە ئیتر یەکەمبەری ئەبڕیت بەری دووەم یێتە سەرەوە وێنجەکە بە تەنیا خۆی یێتە سەرەوە تقریبا 30 بۆ 35 ڕۆژی گەرەکە بۆ ئەوی بیبڕی باشە وێنجە ئێوە زیاتر ئەیدەن بە چێ ئیدەن بە ڕەشەوڵاغ ئەیدەن بە حیوانی ورد ئەیدەن بە چێ لە لای ئێمە زیاتر ئەدرێ بە ڕەشەوەڵاغ بەڵامی تر لە شوێنانی تریسە داواکاریشتی زۆری لەسرە لە هەموو لایەکۆ ئەجا ئەم ئەسب سوارانە زۆریانەوە بۆ ڕاگررتنی ئەسب چونکە وێنجە بەخۆتەوە ئەجا بڵێ وڵاخی کوردی وڵاخی ئەمەتیقی خۆمە وڵاخێکی بە دەمارەشتی بەقوتی بێ بۆی دەماری بێ زیاتر بۆ وڵاخ سوارەکان زەرورن باشە ئێوە کەی دوورن
دوایی وشکێکن وەنیا بەڵێ ئەوەتانی ئەوە خەرمانەکەی دامان کردووە اینجا هەڵێگرن بۆ زستان وردەکەن بەڵێ وەم زانی هەر ئاوا بە کەپسێکەن و ئەوە زیاتر لە وڵاتانایە ئامێر و جیازی تایبەتیان پێیە کەپسێکات و سەفتەیەەکە بەڵام لە لای خۆماوان نییە لە لای خۆمان ئەەکەین بە شارە کۆیەکەین و دوای ئەوە هەباشەی بۆێنین و ئەدەین بەدەم هەباشە و ئەیبین و بۆ وڵاقەکانمان وەکو وتمان ئەمە بۆ بەتابەتی بۆ ڕەشە وڵاق زۆر باش زۆر حتا ناتوانانی ینی بە سوێنجەکەی بدەیتی ئەبێ لەگەڵ کاوشکا بەخۆتەکەن تووشی هەمولی ناکە ڕاستە یاخوا لەش ساغ بێ یاخواسە دەکەین بەخێربێن یاخوا بەخێرمێ خۆشەویستان ئەمێ هەر لێرەوە ماڵاواییتان لێ بکەم تەمەناوەکەم کە ئینشاڵڵا بەرنامەی کە ئەمڕۆ پێشکەشمان کردن لە گوندی ناوگردان بەدڵی ئەوەی خۆشەویست بوو بێەوە چێشتان لێ کردبێ تاکو بێ گەشتنەوەیکی دیکە و شوێنێکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ دەست خۆش بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين